ئەشرەفیە و شێخ مەقسوود زیاتر لە دوو گەڕەک. گەڕەکی ئەشرەفیە و شێخ مەقسوود کەوتونەتە ناو جەرگەی یەکێک لە گەورەترین شارەکانی سووریا لە باکووری شاری حەلەب. ڕێگاکانیان تێکەڵاوە و ئاوێتەی یەکترن. ئێستا ئەم دوو گەڕەکە لە ناو جەرگەی قەیرانێکی مرۆیی و سەربازی سەختدان، بەهۆی بوونی ناوچەی سەربازی داخرا و تۆپبارانی چڕ و گەمارە و برسێتی. گەڕەکی شێخ مەقسوود لە سەرگردێکی بەرز لە باکووری شارەکە جێگیر بوو بە یەکێک لە بەرزترین گەڕەکە نیشتەجێبوونەکانی حەلەبدا دەنرێت. لە ساڵی 2012ەوە لەلایەن یەپەگەوە پارێزگاری لێ دەکرێت. ڕووی لە ناوچەی پیشەسازی لەیرەمون و ڕێگای کاستێلۆیە لە باکوور و ڕۆژئاوا. ئەم بەرزیە جوگرافیا گرنگیەکی استراتیژی بە گەڕەکەکە بەخشیوە و کردوویەتی بە خاڵێکی چاودێری و کاریگەری ئاگرین و بینراو لە سەرتەوەرە گیانیەکان کە باکووری شارەکە بە ڕۆژئاواوە گرێ دەدەن. گەڕەکی ئەشرەفیە لە باشووری ڕۆژئاوای شێخ مەقسوود جێگیر بووە، وەک نزیکترین درێژەی شارستانیەتی شێخ مەقسووددا دەنرێت. سنووری ئەشرەفیە لە باشوورەوە گەڕەکی سریانی نوێ و ناوەندی شارەکەیە. لە ڕۆژهەڵاتیشەوە درێژ دەبێتەوە بەرەو گەڕەکی هەلەک و بوستان پاشا کە بەشێکن لە ناوچە دێرینەکانی حەلەب. بەشی ڕۆژئاواشی بەستراوەتەوە بە خولگەی شێحان و شەقامە سەرەکیەکانی ڕۆژئاوای شارەکە. لەم دوو گەڕەکەدا کورد و عەرەب و تورکمان نیشتەجێن. زۆربەی دانیشتوانەکانیان ئاوارەکانی عەفرینن. خەمڵاندنەکانی ڕابردوو ئاماژە بەوە دەکەن کە ژمارەی دانیشتوانی ئەم دوو گەڕەکە نزیکەی 200,000 کەسە. ئەمە ژوایان لێ دەکات ببنە یەکێک لە گەورەترین کۆمەڵە نیشتەجێبوونەکانی باکووری شارەکە. ئەم پێکەوە نزیکبوونە جوگرافیە و گرنگی شوێنی استراتیژیان وایان کردووە ببنە ناوچەیەکی سەرەکی لە نەخشەی ئەمنی و سیاسی حەلەبی باکوور. ئەشرەفیە و شێخ مەقسوود وەک دوانەیەکی یەکگرتو لە ڕووی کاریگەری ئەمنیەوە سەیر دەکرێن، چونکە هەر ڕووداوێک لە یەکێکیان ڕاستەوخۆ ڕەنگدانەوەی لەسەر ئەوی تر دەبێت.